بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤ و بەرنامەی کرێکار بە بەرنمەیەکی دیکە لە بەرنمەکانی کرێکارەوە بەیەکەوەی بەرەبەرە لە سەروبەندی ساڵ ڕۆژی یەکی مانگی مەی ڕۆژی جیهانی هاوپشتی چینی کرێکار نزیک دەبینەوە، ڕۆژێکە کرێکاران لە پێناو بەدەستهێنان و مسۆگەرکردنی ئەو ڕۆژە گەلێک خەباتیان بۆ کردووە و قوربانیان بۆ داوە. پاش بیستنی هەواڵە کرێکاریەکانی ڕۆژانی ڕابردوو بۆ درێژەی باسەکەمان دێمەوە لاتان و هەروەها لەم پەیوەندەدا پرسیارەکانمان ڕوو دەکەینە میوانی بەرنامەکە. کۆبوونەوەی 400 کەس لە کرێکارانی کارخانەی لولەسازی ئەهواز. لە ڕۆژی 2 بانەمەڕ نزیکەی 400 کەس لە کرێکارانی کارخانەی لولەسازی ئەهواز لە ناڕەزایەتی بەرامبەر بە وەرنەگرتنی موچە و جەژنانەی سێ مانگیان لە نێو کارخانەکەیان دەستیاندایە کۆبوونەوە. بەپێی هەواڵە ناوخۆیەکان، یەکێک لە کرێکارانی ناڕازی بە پێشڕاستکردنەوەی ئەم هەواڵە بە هەواڵنێری ئیلنای ڕاگەیاندبوو زیاتر لە 400 کرێکار لە کۆی 2400 کرێکاری کارخانەی لولەسازی ئەهواز سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە 2 بانەمەڕ لە ناڕەزایەتی بە کەمتەرخەمی بەرپرسانی ئوستانەکە و هەروەها دواکەوتنی موچەی سێ مانگی ڕابردوو لە شوێنی کارخانەکەدا کۆبوونەوە. ئەم کرێکارە هەروەها وتی کە دواکەوتنی موچەی کرێکاران پەیوەندی بە مانگی بەفرانبار ڕەشەمەی ساڵی ڕابردوو خاکەلێوەی ساڵی تازەوە هەیە و زیادیشی کرد. خاوەنکاری ئەم کارخانەیە هەروەها جەژنانە و پێداویستیەکانی دیکەی کۆتایی ساڵی کرێکارانی نەداوەتێ. بە وتەی ئەم کرێکارە، هۆکاری سەرەکی گرفتگەلی ماڵی کارخانەی لولەسازی ئەهواز وەرنەگرتنی قەرزەکانی لە کڕیاران و لە ئەنجامدا قەرزداریەکانی ئەم کارخانەیە بە بانکەکان. وتیشی نەدانەوەی داواکاری ئەو کۆمپانیانەی کە ئەم کارخانەیە شتیان بۆ بەرهەمدێنێت لە کاتی دیاریکراودا ئەم کارخانەیە تووشی قەیرانی ماڵی کردوێتەوە. شایانی باسە لە کارخانەی ئەهواز کە بە یەکێک لە کۆمپانیا ناسراوەکانی لە بواری بەرهەمهێنانی لولەی نەوتوگاز هەژمار دەکرێت 2400 کرێکار کار دەکەن کە 1900 کەسیان لەژێر بەڕێوەبەرایەتی کۆمپانی پەیمانکاری سەیالسازە ڕەوشەن چالاکیان هەیە و ئەوانی دیکە کرێکارانی فەرمی وەزارەتی نەوتن کە بە گرێبەستی ڕاستەوخۆ لەگەڵ کارخانەی لولەسازی کار دەکەن. لەم بوارەدا بەڕێوەبەرایەتی کرێکاری ئەهواز بە پێشڕاستکردنەوەی دواکەوتنی موچەی کرێکارانی لولەسازی ئەهواز هۆکاری ئەم کۆبوونەوەی ئەم کرێکارانەی بە کەمتەرخەمی بەرپرسان و وێنەدان بە داخوازیەکانیان ناوبرد. ئاقایار حسێنی زیادیشی کرد زۆربەی گرفتەکانی ئەم کرێکارانە لە بەرچاونەگرتنی موچەی یاساییانە لەلایەن خاوەنکاری ئەم کارخانەیە کە ئەم کرێکارانە هان دەدات تا لە بەردەم کارخانە و دامەزراوە پەیوەندیدارەکانی دیکە کۆ ببنەوە. حسێنی وتیشی کە بەرپرسانی ئەم وستانە بەداخەوە سەبارەت بە بەدواداچوونی داخوازی کرێکاران هیچ هەڵوێستێکیان نییە و زیادیشی کرد کۆی ئەم کەمتەرخەمیانە بەرامبەر بە کۆمەلگای کرێکاری ئەنجامێک جگە لە دابەزینی سەرچاوی بەرهەمهێنان و کار و کاسبی بەدواوە نابێت. بە وتەی حسێنی لانیکەم ئەو کاری کە بەرپرسان ئەتوانن ئەنجامی بدەن ئەوەیەکە لە ڕۆژی حەوتوی کرێکار دەنگی کرێکاران ببیستن و داخوازیەکانیان جێبەجێ بکەن. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی ئاوخاکی شرکەتی کشوەر. کۆمەڵێک کرێکاری خاوەنەزموونی شرکەتی مهندسی ئاوخاکی کشوەر لە ناڕەزایەتی بە شێوەی حسابکردنی کڕینەوەی ڕابردووی کاریان لە کاتی ئاڵوگۆڕی پێکاتەیی و خصوصی سازی ئەو شرکەتە لە بەردەم بینای ڕێکخراوی خصوصی سازی کۆبوونەوە. بەپێی راپۆرتی هەواڵدەری ئیلنا، شرکەتی مهندسی ئاوخاک پێش خصوصی سازی بەپێی یاسای 44 یاسای بنەڕەتی دەستی داوەتە ئاڵوگۆڕ لە پێکاتەی هێزی کاری خۆی بە شێوەیەکە لە ماوەیەکی زەمنی دیاریکرا و ڕابردووی کاری 1500 کرێکاری زیادی خۆی بەدانی سەنەواتی 3 مانگ حەقدەست بۆ هەر ساڵ کڕیوەتەوە. یەکێک لە کرێکاران وتی پاش کڕینەوەی ڕابردووی کاری 1500 کرێکار ئێستا شرکەتی مهندسی ئاوخاک دەیهەوێت ڕابردووی کاری 670 کرێکاری ڕسمی دیکەی خاوەن ئەزمون بەدانی سەنەواتی ساڵی یەک مانگ بکڕێتەوە. ئەو لە درێژەدا وتی دانی سەنەواتی یەک مانگ حەقدەست بۆ ساڵێک زۆر نەعادڵانەیە و ئێمەش دەمانەوێت وەک باقی کرێکارەکانی دیکە بۆ هەر ساڵ 3 مانگ سەنەواتمان بۆ حساب بکەن. جێگەی ئاماژەیە شرکەتی ئاوخاکی کشوەر لە بواری سەدسازی، تۆڕی ئاودێری، ئاوەڕۆی زەویوزار و باقی پرۆژەکانی دیکەی عمرانی لە سەراسەری ئێران کاری دەکرد کە لە ڕێکەوتی 26 ڕەشەمەی ساڵی 1392 هەتاوی ڕادەستی بەشی خصوصی کراوە. گردبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی ئاوزێرابی ئەهواز. 400 کرێکاری ئاوخاکی کشوەر لە ناڕەزایەتی بە شێوەی حسابکردنی کڕینەوەی ڕابردووی کاریان لە کاتی ئاڵوگۆڕی پێکاتەیی و خصوصی سازی ئەو شرکەتە لە بەردەم بینای ڕێکخراوی خصوصی سازی کۆبوونەوە. بەپێی راپۆرتی هەواڵدەری ئیلنا، شرکەتی مهندسی ئاوخاک پێش خصوصی سازی بەپێی یاسای 44 یاسای بنەڕەتی دەستی داوەتە ئاڵوگۆڕ لە پێکاتەی هێزی کاری خۆی بەدانی سەنەواتی 3 مانگ حەقدەست بۆ هەر ساڵ کڕیوەتەوە. یەکێک لە کرێکاران وتی پاش کڕینەوەی ڕابردووی کاری 1500 کرێکار ئێستا شرکەتی مهندسی ئاوخاک دەیهەوێت
نزیک بە 100 کرێکاری پەیمانکاری ئیدارەی ئاوزێرابی ئەهواز لە ناڕزایەتی دەربڕین بە دواکەوتنی هەڵدەستەکانیان لە بەرامبەر ئیدارەی گشتی پشکنینی پارێزگای خوزستان گردبوونەوەی ناڕزایەتیان وەڕێخست. بە پێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان ڕۆژی دووشەممە 1 گوڵان یەکێک لە کرێکارانی ناڕازی بە هەواڵنێرانی ڕاگەیاندووە پتر لە 100 کەس لە 300 کرێکاری کۆمپانیای ئاوزێرابی ئەهواز بە شێوەی گرێبەستی وەک مۆتۆرچی و پۆمپچی ئاو لە شاری ئەهواز چالاکن و لە ناڕزایەتی دەربڕین بە دواکەوتنی 6 مانگ هەڵدەستەکانیان دەستیان داوەتە ناڕزایەتی دەربڕین. ئەو کرێکارە وتیشی پێشینەی کاری ئەو 300 کرێکارە لە نێوان 4 تا 15 ساڵدایە و لە مانگی خەزەڵوەر، سەرماوەز، بەفرانبار، ڕێبەندان، ڕەشەمە و خاکەلێوەی ساڵی نوێ هەغدەستیان پێ نەدراوە. بەوتەی ئەو کرێکارەی ئیدارەی ئاوزێرابی ئەهواز پۆڵی بیمەی ئەو کرێکارانەش لە مانگی ڕێبەندانی ساڵی 92ەوە نەدراوە بە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی. گیان لە دەستدانی کرێکارێک بەهۆی کەوتنە ناو کاناڵی ئاسانسۆر. کرێکارێکی تەمەن 25 ساڵ ئێوارەی ڕۆژی یەکشەممە 31 خاکەلێوە لە شوێنی کارەکەی بەهۆی کەوتنە ناو کاناڵی ئاسانسۆر گیانی لەدەستدا. بە پێی راپۆرتی ئیلنا، محەممەد باقری سەرۆکی کانونی ئەنجومەنی سنفی کرێکارانی بیناسازی پارێزگای تاران ڕایگەیاند کرێکارێکی بیناسازی بە ناوی محەممەد ڕەزا ڕەجەبی تەمەن 25 ساڵ ئێوارەی ڕۆژی یەکشەممە 31 خاکەلێوە لە کاتی گەشتکاریدا بەهۆی کەوتنە ناو کاناڵی ئاسانسۆر گیانی لەدەستداوە. ڕێژەی هەڵاوسانی باڵای 40% بۆ دەوڵەتی 11هەم چاوەڕوان دەکرێت. ئەندامی ژووری بازرگانی و پیشە و کانگای ئێران نوشستی ئابووری ئێستای ئێران جێگای مەترسیە، باشترە قۆناغی ئامانجدارکردنی یارانەکان دوا بخرێت. بە پێی هەواڵی هەواڵنێری مهر، ئەسەدوڵڵا عەسکەرەولادی لە ئەندامانی ژووری بازرگانی ئێران دووشەممە 1 گوڵان لە ئاماژە بە بەرزبوونەوەی نرخی دراوی بیانی ڕایگەیاند هاوکات ئەو ڕووداوە لەگەڵ نیازی دەوڵەت بۆ بەڕێوەبردننی قۆناغی دووهەمی ئامانجدارکردنی یارانەکان بەبێ ئەملاولا دەوڵەت تووشی قەیرانی ئابووری و نوشستی زۆرتر دەبێت. هەروەها وتی بەڕێوەبردننی قۆناغی دووهەمی ئامانجدارکردنی یارانەکان لە هەلومەرجی ئێستادا دەبێتە هۆی هەڵاوسانی زۆرتر و دەوڵەت دەبێت 1 ساڵ دوای بخات. ئەو ئەندامەی ژووری بازرگانی و پیشە و کانگای ئێران ڕوونی کردەوە ئەگەر دەوڵەت ئاوڕێک لە بەڕێوەبردننی قۆناغی سەرەتایی ئامانجدارکردنی یارانەکان هاوکات لەگەڵ بەرزوونزمی دراو بداتەوە بەو باوەڕە دەگات کە بەڕێوەبردننی قۆناغی دووهەمی یاسای یارانەکان هەڵاوسان بە باڵای 40% دەگەێنێت. عەسکەرەولادی نشستی ئێستای ئابووری ئێرانی بە مەترسیدار زانی وتی دانی یارانە بە خەڵک هەڵاوسان دەهێنێت و تا دەوڵەت نەتوانێت هەڵاوسان و نشستی ئابووری کنترۆل بکات هەرچەند یارانەی نەقدی بە خەڵک بدات ناتوانێت گوشاری ئابووری لەسەر خەڵک لا ببات. شارۆخ زەمانی بەهۆی خراپی دۆخی جەستەیی بۆ بنکەی تەندروستی زیندان گواسترایەوە. شارۆخ زەمانی لە ڕۆژانی شەممە و یەکشەممە بەهۆی خراپی بارودۆخی جەستەیی بۆ بنکەی تەندروستی زیندانی ڕەجای شاری کەرەج گوازراوەتەوە. بە پێی هەواڵی هێرانە، شارۆخ زەمانی ڕۆژێک دوای کۆتاییهێنان بە مانگرتنی 39 ڕۆژەی خۆی لە خواردن و لە پاش گواستنەوەی دووبارەی بۆ بەندی سیاسی ڕەجای شار دیسانەوە مانی لە خواردن گرتووە و لە بارودۆخێکی خراپی جەستەیی و تەندروستی بەسەر دەبات. ئەم چالاکە کرێکاریە ڕۆژی شەممە 30 خاکەلێوە و یەکشەممە 31 خاکەلێوە بەهۆی دابەزینی زەختی خوێن بۆ بنکەی تەندروستی زیندانی ڕەجای شاری کەرەج گواسترایەوە، بەڵام ڕێگەی بە پزیشکان نەداوە، سرومی بۆ هەڵبەستن و بۆ بەندەکەی خۆی گەڕاوەتەوە. شارۆخ زەمانی کە لە حەفتەی ڕەشەمەوە بۆ پشتیوانی لە دەروێشە زیندانی کراوەکان بۆ ماوەی 3 ڕۆژمانی لە خواردن گرتبوو لە پاش دوورخستنەوەی بۆ زیندانی قزل حەساری کەرەج لە 20 ڕەشەمەوە بە مەبەستی گواستنەوە بۆ زیندانی ڕەجای شاری کەرەج درێژەی بە مانگرتن لە خواردندا بوو تا 25 خاکەلێوە کە بۆ زیندانی ڕەجای شاری کەرەجیان گواستەوە درێژەی بە مانگرتنەکەیدا. شارۆخ زەمانی لە 26 خاکەلێوە پاش تێپەڕاندنی 24 کاتژێر لە قەرەنتینەی زیندانی ڕەجای شار چووە ساڵۆنی 12 ئەم زیندانە، بەڵام لە دوای چەند کاتژمێرێک بەرپرسانی ئەو زیندانە ناوبراویان بۆ بەندی 3 ساڵۆنی 8 گواستووەتەوە. شارۆخ زەمانی پاش 39 ڕۆژ مانگرتن لە خواردن تەنیا 24 کاتژێر بووە کە دەستی لە مانگرتن هەڵگرتووە و بە تەواوەتی کێشی دابەزیوە و شتەکان لێڵ دەبینێت و زەختی خوێنیشی دابەزیوە. شایانی باسە شارۆخ زەمانی ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی لێژنەی بەدواداچوون بۆ سازکردنی ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان و دەستەی کرانەوەی دووبارەی سەندیکای کرێکاری بینا و نیگارکێشان
لە دوای گرتنی لە تەورێز لە 18 جۆزەردانی 1390 هەتاوی سزای 11 ساڵ زیندانی بەسەردا سەپا. گیان لە دەستدانی کرێکارێک بەهۆی تەقینەوەی تانکرێکی سوتەمەنی. بەهۆی تەقینەوەی تانکرێکی سوتەمەنی لە ئەنباری سامن کرێکارێک دەست بە جێگیانی لەدەستدا. بەپێی هەواڵی هێرانە سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سیوێکی خاکەلێوە بەهۆی تەقینەوەی تانکرێکی هەڵگری سوتەمەنی لە ئەنباری مەوادی خاوی بەرهەمی شامپۆ لە شورابادی شارۆچکەی پیشەی تاران کرێکارێک لە نێوان بڵێسەکانی ئاوردا سوتا و گیانی لەدەستدا. جێگەی ئاماژەیە ئەو ئەنبارە کە سامنی ناوە لە کۆڵانی چوارەمی شارۆچکەی پیشەی تاراندا هەڵکەوتووە و هیچ جۆرە کەرەستەیەکی ئیمەنی ستانداردی بۆ دابین نەکراوە. باخەوانانی کرماشانی نزیک بە 120 ملیارد تمەن زیانیان بەرکەوت. بارینی تەرزە و ساردی هەوا زیانی بە زیاتر لە 44,000 هێکتار لە ڕەز و باخەکانی ئوستانی کرماشان گەیاند. بە پێی هەواڵەکان لە کۆی 44,386 هێکتار باخەکانی ئوستانی کرماشان 13 هێکتاری بەهۆی دابەزینی لە ڕادەبەدەری پلەی گەرمی هەوا و بارینی تەرزە تووشی زیان بوون. شارەکانی ناوەند و ڕۆژاوای ئوستانی کرماشان زیاترین زیانیان بەرکەوتووە و لە 30 هەتا 90% باخەکانیان تووشی زیان بووە. بەرپرسی باخەوانی ڕێکخراوی جەهادی کشاوەرزی ئوستانی کرماشان لە وتوێژێکدا لەگەڵ ماڵپەڕی تەسنیم ڕێژەی ئەو زیانەی 118 ملیارد تمەن بەراورد کردووە. ئەوتەی قارەمان ئەحمەدیان زۆرترین زیان بەر باخەوانەکانی شارەکانی ئیسلامابادی ڕۆژاوا، پاوە، ڕەوانسەر و نۆتچە کەوتووە. ساڵی ڕابردوو زیاتر لە 330,000 تۆن بەری باخاتی وەکو ترێ، سێو، گوێز، هەنار و زەیتون لە ئوستانی کرماشان بەرهەم هاتبوو. ئەو زیانانە لە حاڵێکدا بەرباخەوانەکانی کرماشان کەوتووە کە زۆربەی باخەکانی میوە بیمە نەکراونەتەوە. بەپێی ئامارە فەرمیەکان و هەروەها راپۆرتەکانی ڕێکخراوی جیهادی کشتتوکاڵی کرماشان لە کۆی 25 بەرهەمی کشتتوکاڵی ئەوستانە تەنیا 15 بەرهەمیان کەوتونەتە بەر گەڵاڵەی بیمە. زیاترین باخەکانی ئوستانی کرماشان لە شاری پاوە 22%، سەحنە 18% و ئیسلامابادی ڕۆژاوا 14% هەڵکەوتون. لە سەرکاردەرکردنی 45 کرێکاری کارخانەی نەخی ئەلوەند. 45 کرێکاری گرێبەستی کارخانەی نەخی ئەلوەند لە دوایین ڕۆژەکانی ساڵی ڕابردوو لە سەرکار دەرکراون. بەپێی هەواڵەکان خاوەنکاری کارخانەی نەخی ئەلوەند بە بیانووی دۆخی قەیراناوی پیشەی نەساجی لە ئێران و 45 کرێکاری گرێبەستی ئەو یەکە بەرهەمێنەرەی لە سەرکار دەرکردووە. بەپێی ئەو هەواڵە یەکێک لە کرێکارانی کارخانەی نەخی ئەلوەند ڕایگەیاندووە زۆرتر لە 100 کرێکار بە پێشینەی 10 تا 16 ساڵ لەو کارخانەیە سەرقاڵی کار بوون و پاش لە سەرکاردەرکردنی ئەو 45 کرێکارە کارە پێسپێردراوەکانی ئەوانیش بەسەر ئەو کرێکارانەی کە ماونەتەوە دابەش کراوە. ئەو کرێکارە وتیشی بەشێک لە کرێکارانی لە سەرکار لابراو بەهۆی ئەوەی کە لە ڕێکەوتی پازدەی سەرماوەز تا 29 ڕەشەمەی ساڵی ڕابردوو شوێنی کارەکەیان گواستراوەتەوە بۆ واحدێکی دیکە بە ناوی دیباپود کە یەکێک لە لەقەکانی کارخانەی نەخی ئەلوەندە بە پێی یاسای بیمەی بێکاری بەهۆی ئەو گواستنەوەیە بیمەی بێکاری نایانگرێتەوە. تەقەکردنی هێزە ئینتیزامیەکان لە کاسبکارێکی خەڵکی مەریوان. لە درێژەی تەقەکردنی هێزە ئینتیزامیەکان لە کوردستان شارۆمەندێکی مەریوانی تووشی ڕووداوی نەخوازراو دەبێت. بەپێی هەواڵێکی گەیشتوو بە ئاسۆی ڕۆژەڵات ئێوارەی ڕۆژی شەممە سی خاکەلێوە لەسەر پردی دەرزیان هێزە ئینتیزامیەکان تەقە لە ماشینی کەسێک بە ناوی دانا کوڕی ئەحمەد خەڵکی بالکی سەر بە شاری مەریوان دەکەن و لە ئەنجامی ئەو تەقەدا ماشینەکە وەردەگەڕێت و ناوبراو تووشی زەربەی مەغزی دەبێت و دەست بەجێ لەلایەن خەڵکانی دەوروبەریەوە دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی شاری سنە. وەک شایەت حاڵان باسی دەکەن هێزە ئینتیزامیەکان گومانی باری قاچاقیان لە ماشینەکە کردووە و بەم بیانوەوە تەقەی لێ دەکەن و پاشان دەردەکەوێت کە ماشینەکە هەڵگری هیچ بارێک نەبووە. داخرانی 20 کارگەی بەرد لە ساڵی ڕابردوو بێکاری 200 کرێکاری بەدواوە بووە. سەرۆکی لێژنەوەی بەڕێوەبەرایەتی ئەنجومەنی سنفی خاوەنکارانی بەردبڕیەکانی پارێزگای ئیسفان ڕایگەیاند لە دەرەنجامی داخرانی 20 کارگەی بەردبڕی لە شاری دەوڵەتابادی ئیسفان لانیکەم 200 کرێکار بێکار بوون. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان ڕەزا ئەحمەدی سەبارەت بە هۆکاری داخرانی ئەو کارگا بەردبڕیانە ڕایگەیاندووە کەمی سەرچاوەی ماڵی
کێشەگەلێکی سەرچاوەگرتوو لە کاریگەری سزاکان، کەڵگوەردەگرتن لە تیکنۆلۆژیای ڕۆژ و هاوردەکردنی لە ڕادەبەدری بەرد ئەم پیشەیەی بە مەترسیەکی جدی ڕوبەڕوو کردووەتەوە بە شێوەیەک کە زۆرێک لەم یەکە بەردبڕیانە چالاکی خۆیان ڕاگرتووە. ناوبراوتیشی لە ئەگەری بەردەوامبوونی ئەم دۆخە لە ساڵی 93 هەتاویش شاهدی داخرانی ڕێژەیەکی زۆرتر لەو کارگە بەردبڕیانە دەبین. لەگەڵمان بن بۆ درێژەی باسەکەمان. کۆماری ئیسلامی ئێران هەر لە هاتنە سەرکاریەوە تا ئێستا هەموو ساڵێک هەوڵی داوە بە هەڕەشە و بانکردن و دەست بەسەرکردنی چالاکانی کرێکاری لە ئێران و کوردستان بەر بە بەڕێوەچوونی ڕێوڕسمی 1 مەی بگرێت. بەڵام سەرەڕای هەموو ئەو گوشارانە کرێکاران و چالاکان و داکۆکیکارانی کرێکاری هەموو ساڵێک بە هەر شێوەیە کە بوو بێت سربەخواانە ڕێوڕسمی ئەو ڕۆژیان بەڕێوە بردووە. 1 مانگی مەی ڕۆژێکە کە کرێکاران بۆ بەدەستهێنانی مافە چینایەتی و سنفیەکانی خۆیان شەقام و شوێنە گشتیەکان لەو ڕۆژەدا دەکەنە گۆڕەپانی ناڕزایەتی دژ بە حکوومەت و خاوەن سەرمایەکان. هەروەها خواستەکانی خۆیان بە شێوەی گەڵاڵە و بەرزکردنەوەی دروشم ڕادەگەینن. پرسیار ڕوو لە میوانی بەرنامە. هەوڵەکانی ڕژیم بۆ قۆڕکردنی ڕۆژی جیهانی کرێکار لە ڕێگای دیاریکردنی هەفتەی کرێکار و پێشمەرجدانان بۆ کرێکاران و مۆڵەت و ئیزنگرتن لە حکوومەت بۆ بەڕێوەبردنی ئەو ڕۆژە چه سیاسەتێکی لە پشتەوەیە؟ بەڵێ دیارە دیاریکردنی هەفتەی کرێکار و ئێمە زۆر ڕۆژی جیهانیمان هەیە کە ئەوانە لە نێو ئێراندا کۆماری ئیسلامی تاریخەکانی گۆڕیون بۆ خۆی هەفتەی بۆ دیاری دەکا. هەر لە ڕۆژی جیهانی ژنەوە کە ڕێگە پێنادا وەک ڕۆژی یان ڕۆژی کرێکار کە لە ئێران ئەگەرتی کرێکاریانی کۆماری ئیسلامی هەرگیز پێخۆش نییە کۆبوونەوەیکی کرێکاری بکرێت لە ڕۆژی کرێکاردا هەر بۆیە سەرکوتیشی دەکا. ئەمن لە جوابی پرسیارەکەی پێشوودا وتم کە دەگڕێتەوە سەر مەسلەی ئەمنیەتی کۆماری ئیسلامی و ئەمنیەتی نیزام. ئەوان کۆبوونەوەی کرێکاری ئەوان دەزانن کە کرێکاران ئەگەر یەکگرتوو بن و ئەگەر بێت و شەپۆلێکی ناڕزایەتی لە نێو بزوتنەوەی کرێکاریدا بکەوێتە ڕێ و ئەوە ینی گەورەترین توێژی کۆمەلگایە کە دەتوانێت بەگشت کۆماری ئیسلامیدا بچێتەوە و تەنگ و چەڵەمەی گەورە بۆ حکوومەت و بۆ نیزام و بۆ هەموو دام و دەستگای کۆماری ئیسلامی دروستکە. بۆیە جمهوری ئیسلامی بە داسەپاندنی زۆر یاسا و ڕێسا ڕێ لە هەر جۆرە خۆمونسەجمکردنی کرێکاران دەگرێت. بۆ وێنە کۆمەڵێک ئۆرگاندا دەمەزرێنێ وەک خانەی کار و شوڕای کار و ئەمانە بۆ تەزعیفی بزوتنەوەی کرێکاری ئەوە دەکا. نوێنەرانی خۆی وەک نوێنەری کرێکاران دیاری دەکەوە بە کۆمەلگا جیهانەکانیشی دەناسێنێ بە ڕێکخراوە جیهانەکارەکانی دەناسێنێ دەڵێ ئەوە نوێنەری کرێکارانن بلەخرە دیاوانی دەسن قسەی باش بۆ کۆماری ئیسلامی دەکەن بلەخرەوە نوێنەری کۆماری ئیسلامی نەنوێنەری کرێکاران و هەموو ئەوانە لە ڕاستای تەزعیفی ئەو بزوتنەوەیە کە بۆ هەر بە هەڕەشە بۆ سەرخۆی دەزانێت و لە داهاتووشدا چی لە دەستی بێدەیکە. هەر لە ڕۆژانی ڕابردوودا کە تەرحێکە چوو بۆ مەجلیسی شۆڕای ئیسلامی سەبارەت بە دیاریکردنی لانی کەمی حەقدەستی کرێکاران گەڕاندویانەتەوە پێیان وایە دەبێ ئیسلاحاتی تێدا بکرێ. دیارەوەش لە ژێر فشاری کە خاوەن کارەکانە و مۆڵەت وەرگرتن و ئیزنگرتن لە حکوومەت بۆ بەڕێوەبردننی ئەو ڕۆژە لەخرە هەر لە ڕاستایەدایە و پێی وایە کۆماری ئیسلامی بە هەر جۆرەبێ دەبێ ئەمنیەتی خۆی دابین بکە. بەڵێ خۆشەویستان، ساڵی 92 کە ساڵێک دژوار و پڕکێشە بوو بۆ سەرجەم دانیشتوانی ئێران و کوردستان تێپەڕ بوو. کرێکاران لەو ساڵەدا بۆ دەستەبەرکردنی مافەکانیان بوێرانە و خۆڕاگرانە لەسەر خەباتی لە مێژینەی خۆیان بەردەوام و چالاک بوون. بە گوێرەی ئامارە نافەرمیەکان لە ماوەی یەک ساڵی ڕابردوو 556 حاڵەت جوڵەی ناڕزایەتی کرێکاری لە ئێران بەگشتی هاتووەتە ئاراوە.
بە ئاماژەدان بەو ئامارە نافەرمیانە پرسیار دەکەم ئایا ڕەوتی بزوتنەوەی کرێکاری ئێران و کوردستان ڕوو لە گەشە سەندن دەکات یان لاواز بووە لە هەر حاڵەتدا هۆکارەکانی چین دیارە پرسیارەکە دوو بەشە بزوتنەوەی کرێکاری لە ئێران و لە کوردستان من پێم وایە ناکرێ بزوتنەوەی کرێکاری بە تەنیا لە ئێران هەڵسەنگاندرێ ینی بۆ لێکدانەوە و هەڵسەنگاندنی بزوتنەوەی کرێکاری دەبێت چاوێکمان لە باقی بزوتنەوەکانی دیکەی ئێران هەبێ بزوتنەوەی ینی وەک چۆن وەک بزوتنەوەی مەسەلەن دانیشتجویان یان ئەو ناڕەزایەتی دەربڕینەی وە هەندێک جار لە نێو پەرستاراندا ڕوەدا یان ئێمە گە چاو لێکەین لە دەیەی ڕابردوودا ئێمە شاهیدی کۆمەڵێک ینی شەپۆلێکی بەرینی سەرکوتی دەستگا ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی بووین بۆ سەرجەمی بزوتنەوەکانی ئێران هەر لە بزوتنەوەی خوێندکاریەوە بیگرە تا مامۆستایان و بزوتنەوەی کرێکاری هەروەها بە تونترینیان بزوتنەوە میدیەکان لە ئێراندا من بزوتنەوەی ناڵێم مطلقاً بزوتنەوەی کرێکاری لە ئێراندا بوونینە نەخێر بزوتنەوەی کرێکاری لە ئێرانیشدا وەکو هەموو وڵاتەکانی دیکە هەیە بەڵام پێم وانییە لە دەیەی ڕابردوودا گەشە سەندنێکی ئەوتۆی بەخۆوە بینی بێ هۆکارەکەشی لە یەکەم هۆکار کە ئینسان دەتوانێت باسی بکە ئەمن ئەو سەرکوتە بەرین و بێڕەحمانەیە دەزانم کە بۆ سەر چالاکانی کرێکاری هەیە بۆ سەر فعالینی کرێکاری بۆ سەر بەگشتی بۆ سەر کرێکاران و بزوتنەوەی کرێکاری لە ئێراندا هۆکاری دیکە دەتوانین پرژ و بڵاوی ئەو بزوتنەوەیە ناوبەرین لە ئێراندا لە بەتایبەت لە شارە گەورەکاندا دیارە وەک کۆمەڵی بچوو کرێکاران هەن کرێکارانی نەساجی کرێکارانی ساختمانی کرێکارانی ئوتوبوسڕانی بەڵام پەیوەندیەکی ئەوتۆ لە نێوان ئەم کۆمەڵانەدا نییە کە هەموو ئەوانە بخاتە کاناڵێکەوە و بیکا بە بزوتنەوەیەکی گەورەی کرێکاری کە فشار بێنێ بۆ سەر حکوومەتی ئێرانی و بۆ سەر مەجلیسی شوڕای ئیسلامی و بۆ سەردام و دەستگاکان هۆکارێکی دیکەش دەتوانێت ئەوە بێکە پەیوەندیەکی ئەوتۆ زعیفە یان دەتوانین بڵین لە نێوە پەیوەندیەکی چڕوپڕ لە نێوان بزوتنەوەی کرێکانی و باقی بزوتنەوەکانی دیکەدا نییە یان ئەگەر هەبێ زعیفە بۆیە هەم پرش و بڵاوە هەم ناڕێکخراوە ینی چ وەک شەڕ چ وەک ئۆرگان چ وەک ینی ڕێبەری ناکرێت ئەو بزوتنەوە و بەرنمەیەکی بۆ هەنگاونانی دواتری نییە بۆ داهاتوی خۆی نییە هۆکارێکی دیکەش دەتوانین ئەوە باس بکەین کە بەڕاستی کرێکارانی ئێران لە دەتوانین بڵێن لە دوودەی ڕابردوودا هەروە بووە کە حاڵەتێکی دیفاعیان بووە هەمیشە ئەویش ئەوەیە کە دەبینین دیاردەیەک کە دەکرێت بڵێن ئەمدی لە پشتە ئەوە بووە کە کرێکارانی ئێران یەکێک لە گەورەترین مشکلەکانیان ئەو بۆ نەدانی حەق دەستەکانیان بوو حەق دەستەکانیان هەمیشە دواکەوتووە دەبینین زۆرترین داخوازیەکە زۆرترین خواستێک کە کرێکاران هەیەە وە بوویان و هەمیشە دەبینین ئەوەیە کە خۆپیشاندان دەکەن کۆ دەبنەوە ئێعتراز دەکەن بۆ وەرگرتنی حەق دەستەکانیان یان ئەوەی کە بە کۆمەڵ لەسەر کارەکانیان دەرکراون ئەم گرفتانە بوونەتە ڕێگر لە هێنانە مەیدانی خواستی تازە بۆ وێنە بۆ کەمکردنەوەی سەعاتی کار یان بۆ وەرگرتنی هەندێک ئیمتیازی دیکە لە خاوەن کارەکان و لە یان داسەپاندنی هەندێک مافی خۆیان بەسەر ئۆرگانەکانی کۆماری ئیسلامیدا و یا داسەپاندنی خواستەکانیان یا بیکەن بە قانونێک کە لە ڕێگەی نوێنەرانی مەجلیسەوە بۆیە کرێکاران ئێران هەمیشە دەرگیری خواستەکە ئەو خواستانە بوون کە حەقدەستەکانیان نەدراوە یان بیمە ناکردن یا لەسەر کار دەرکراون بەڵام بەم حاڵەشەوە دیارە دەبینین ئیعترازاتی کرێکاری دەبینین لەم لاولەلا لە شارە گەورەکانەوە تەنانەت لە کوردستانیش بەڵام
کە بینە سەر کوردستان مەسلەکە جۆرێکی ترە کە پێم وایە مەسلەی ئەمنیەتی کۆماری ئیسلامیە. ئێمە دەبینین زۆر جار شاهیدی ئەون کە لە مەشەر لە تاران لە ئیسفەهان دەبینی کرێکارانی احتراز دەکەن کۆ دەبنەوە، زۆر جار چاویان بە نوێنەرێکی مەجلیسی شورای ئیسلامی دەکەوێت یان چاویان بەرپرسێکی کۆماری ئیسلامی دەکەوێت و قسەیان بۆ دەکەن و هەندێک وعدە و بەڵێنیان پێدەن و خڕیا دەستنەوە سەرکارەکانیان یان کۆبوو یان احترازەکانیان کۆتایی پێدێنن. بەڵام لە ڕوانگەی کۆماری ئیسلامیەوە کۆبوونەوەی کرێکاری لە کوردستان ئەوە بڤەیەکە، نەک هەر کرێکاری، هیچ چین و توێژێک چ مامۆستایان و چ خوێندکاران و چ کرێکاران ئەنی دەربڕینی ئاعترازی بە کۆمەڵ لە کوردستان بە تونترین شێوە سەرکوت دەکرێت، چونکی کۆماری ئیسلامی ینی کۆماری ئیسلامی مەترسیەکی گەورەی بۆ خۆی دەبینێ و پێی وایە ئەوە هەڕەشە لە ئەمنیەتی میلی نیزامە. بۆیە لە کوردستان بەداخەوە شتەکە زۆر ئەمنیەتی کراوە، بۆیە سەرکوتی کرێکاران لە کوردستان زۆر زیاترە. ئێوەگەر دیارە حتمما ئێوە ژاگادارن کە لە کوردستان لە مانگەکانی ڕابردوودا زۆر فعالی کرێکاری گیراوە، لە زیندان خراوە، چاوترسێن کراوە، بێبەش کراوە، تەبعید کراوە، لە زیندان کراون. بۆیە ئەم پێم وایە بزوتنەوەی کرێکاری وەکەم و بزوتەکانی دیکە قوربانی سەرکوتی بێڕەحمانی کۆماری ئیسلامی بووە و من پێم وایە پێشکەوتنێکی ئەو تۆی بەخۆ نەبینیەوە کە هۆکارەکەشی وتم ئەوانە بوو کە باسم کردو. کۆماری ئیسلامی ئێران بۆ بە قەوڵی خۆیان حفز نظام لە هیچ ڕێگا و کەرەستەیەک بۆ سەرکوتکردنی بزوتنەوەکان دەست ناپارێزێت و بە هەر شێوەیە کە بوو بێت هەوڵ دەدات کە بەر بە حرەکەتە ئیعترازیەکان بگرێت. لە سەروبەندی ئەوەڵی مانگی مەی ئەم ساڵ 5 کەس لە چالاکانی کرێکاری کورد بە ناوەکانی جەماڵ میناشیری، هادی تەنومەند، قاسم مستەفاپور، ئیبراهیم مستەفاپور و محەممەد کەریمی کە ساڵی 91 دادگایی کرابوون ماوەیەک لەمەوە پێش حکومەکەیان ڕادەگەین و سەرجەم بە 13 ساڵ زیندان محکوم دەکرێت. هەروەها کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری شاری سنە وەک غالب حسێنی، عەباس ئەندازیار، سوسەن ڕازانی، کوورش بەخشەندە و مەجید حەمیدی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بانگ دەکرێن و هەڕەشەیان لێ دەکرێت. لێرەدا ئەو پرسیارە دێتە ئاراوە، کۆماری ئیسلامی ترسی لە چییە کە دەست ئەداتە کارگەرێکی لەم چەشنەوە؟ دیارە من لە جوای پرسیارێکەمدا ئاماژەیەکم بە بزوتنەوەی کرێکاری لە کوردستاندا، بەڵام ئێستاگە زیاتر پسمانیە و باسی بزوتنەوەی کرێکاری لە کوردستان کاگمێدی کۆماری ئیسلامی دەزانێ هەمیشە ئیمکانی ڕاپەڕین هەیە لە کوردستان و بووە، ینی پۆتانسیێلی دژایەتی لەگەڵ کۆماری ئیسلامی ئاخێزێکی جەماوەری هەمیشە هەیە، دەتوانێت جرێقەکەی هەر بیانوویەک بێت، جا ئیعترازێکی کرێکاری بێ یان ئەشکەنجەدانی لاوێک بێ وەک ساڵی وەک هاوینی 84 کە بینیمان، یان کوشتنی کۆڵ بەرێک بێ یان کۆبوونەوەی مامۆستایان بێ، دەتوانێت ئاخێزێکی جەماوەری دژ بە کۆماری ئیسلامی بکەوێتە ڕێ لە هەر حاڵەتێدا بێ. لەو پەڕی سەرکوت هەتا دەگاتە وە لە هەر دەورەیەکی لە هەر دەوڵەتێکی کۆماری ئیسلامیدا ئەو پتانسیلە هەمیشە لە نێو کوردستاندا بینراوە. بۆیە بزوتنەوەی فعالینی کاریگەری کە ناوەکانتان بردن بەڵێ ئەوانە گیراون لە زیندان خراون، چونکی کۆماری ئیسلامی دەزانێت کە ئێستا مەسەلەی فەقر لە ئێراندا زۆر پڕڕەنگ بووەتەوە لە دوای ئەو تەحریمانی کە دژ بە کۆماری ئیسلامی دژ بە ئێران کرا. بخەرە ئەمە ژیانی خەڵکی هێندەی دیکە ناخۆشتر کردووە، نانی لە سفرەی خەڵک بڕیوە و مەسئلەی زۆر جار دەبینی ئاخێزە گەورە جەماوەریەکان هۆکارەکەی و جرەقەکەی یان بیانوەکەی مەسەلەی چینایەتیە، مەسەلەی فەقرە کە دیارە لە قالبەکانی خۆشی دیکەشدا جارجار خۆی دەدۆزێتەوە. بۆیە فعالینی کرێکاری لە کوردستان ئەم کەسانی کە ناوتان بردن وە کۆمەڵی کەسی دیکە بڵخرە ئەمانە کەسانی خۆشناون، ئەمانە دەتوانن خەڵک منسەجم کەن، خەڵک ئاگادارکەنەوە، خەڵک وشیارکەنەوە و بەرەوکی کۆماری ئیسلامی بگرن
و ینی لە ڕابردووە وا بووە کۆماری ئیسلامی کولەن کەسانی ناو بەدەرەوەی لە کوردستاندا محدود کردووەتەوە یان تەبعیدی کردوون لە زیندانی کردوون کە ئەو ڕۆژە مهمانە دێ وەک ڕۆژی کرێکار و ڕۆژی ژن و ڕۆژەکانی دیکە کە تایبەت بە کوردستانن لەو کاتانەدا بۆ چاوترسێنکردنی خەڵک دیارە هەمیشە وای کردو واش دەکا کە خەڵک دەگرێت لە زیندانیان دەکا و بۆ ماوەی چەند مانگە بێ یا چەند ساڵێک بێ تا پێی وا بێ کە ئەو مەترسی لەسەری بووە ڕەفع بووە جا اینجا وردە وردەیان ئازادیان دەکات لە خەرێ لە زینداندا دەیان هێڵێتەوە ئەوەش بێمافکردنی هەرچی زیاتری خەڵکە نەکرد بزوتنەوەی کرێکاری سەرجەم کۆمەڵانی خەڵکی دی کوردستان و ئەمە زیاتر هەر وەکتم بۆ چاوترسێنکردنی خەڵکە و بەداخەوە ئەم چاوترسێنکردنە ئەم سەرکوتکردنە بێڕەحمەتی ئیسلامی تا ئێستا خێریشی بۆ ئەم ڕژیمە داوەتەوە هەرچەند دەتوانین بڵێن کە هەروەک وتم ورەی خەڵکی کوردستان بەرامبەر بە کۆماری ئیسلامی هەرگیز دانەبەزیوە دیارە تووشی نوشست بووە زۆرجار بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کوردستان دژ بە کۆماری ئیسلامی بەڵام هەمیشە ئامادەی ڕاپەڕینێک بۆ بەدژی کۆماری ئیسلامی ڕەمزی سەرکەوتنی بزوتنەوەی کرێکاران یەکگرتن و هاو ئاهەنگی و پشتیوانیکردن لە خەباتی یەکترە لە ماوەی یەک ساڵی ڕابردوو لە ئێران هاوخەباتی و لایەنگری لە نێوان سەندیکا و بنکە کرێکاریەکان جاروبار دەکرا وەک محکومکردنی کردەوەکانی خاوەنکار و بەرپرسانی حکوومەتی لە مامەڵەکردن لەگەڵ خواستەکانی یەکتر بەڵام بەو ئاستەی کە وەڵام دەرەوەی خواستەکانیان بێت و هێزی بەرین و بەهێزی کۆمەڵگای کرێکاری نیشان بدات نەبووە پرسیار لە میوانی بەرنامە بۆ پشتیوانیکردن و یەکگرتوویی خەباتی بزوتنەوەی کرێکاری لە ئێران چه ڕێگا چارەیەک پێشنیار دەکرێت بڕوای من ئەحزابی چەپی وەکو کۆمەڵە و سندیکا کرێکاریەکان بلەخەرە ئەمانە دەبێ بزوتنەوەی کرێکاری لە کوردستان ڕابەری بکەن ینی بەرنامەی بۆ داڕێژن وشیارکردنەوەی کرێکارانی کوردستان بە مافەکانیان و بەو بێمافیانەی و کۆماری ئیسلامی دەیانکا و ئەو یاسا و ڕێسایانەی کە دژی کرێکاران و خانوادەکانیانن ئەمە دەتوانێت کە وەختی کرێکاران بە مافەکانی خۆیان ئاگادار بن دەتوان ئاستی داخوازەکانیان دەچێتە سپرێ نەوعی داخوازەکانیان دەگۆڕدرێ بۆیە کارکردن لە نێو کرێکاراندا یەکگرتووییان و پەیوەندیدانی ئەو بە بزوتنەوەکانی دیکە و هەروەها داواکردن لە خوێندکارانی کوردستان لە مامۆستایان و لە هەموو چین و توێژەکانی کوردستان بۆ پشتیوانی لە خەباتی کرێکاری و لە کرێکارانی کوردستان دەتوانێت ئەو بزوتنەوە تەقویەت کە خەڵکی کوردستان داخوازی بەردانی کرێکارانی زیندانی ئەمە دەبێت بێتە داخوازیەکی ڕسمی و داخوازیەکی پڕەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستان من پێم وایە ئەمە دەتوانێت ڕێگاچارەیەک بێ دیارە ڕێگاچارەی دیکەش حتمما هەیە لەخەرە من ئەوەندە دەتوانم ئەوەندەم بنەزەر دەگا فعلا خۆشەویستانی بینەری ڕۆژهەڵات تیڤ و بەرنامەی کرێکار لە کۆتاییدا نزیک بوونەوە لە 1 مانگی مەی ڕۆژی جیهانی هاوخەباتی و هاوپشتی چینی کرێکار لە سەرجەم کرێکارانی کوردستان و ئێران و جیهان پیرۆزبایی دەکەم بە سپاس بۆ ئێوە و میوانی بەرنامەکە تا دیداری داهاتوو ماڵەوە
kör hücreye sarar yaralı bedeni. Yazılsın bir kez daha tarihin ak sayfasına, kavga derde deva için birimiz hepimiz için, hepimiz birimiz için. Büyüktür halkın elleri, kenetli elleri, alır duvarın ardından, yalnız koymaz güllerini. Yazılsın bir kez daha tarihin ak sayfasına, kavga derde deva için birimiz hepimiz için, hepimiz birimiz için. Büyüktür halkın elleri, öfkeli elleri, vurur gecesini namerdin, adı olur adaletin. Yazılsın bir kez daha tarihin ak sayfasına, kavga derde deva için birimiz hepimiz için, hepimiz birimiz için. Yazılsın